لە ڕاستیە ئێمە ئەم خاوەن هۆڵ و مدەڕیبانە کە لێرە کۆبوونەوەانێ مەبەستەکە ئەوە نییە ئێمە بڵێن ئەو ڕێنمایانەیە کە بە خۆپارێزی لە شارەکەمانە گیراوەتە بەر ڕەچاوی ناکەین و پابندین پێوەی نا ئێمە لە 100% پابندین پێوەی ئەوە واجبی هەمومانە لە شارەکەمانە و لە ناو هەموو کوردستانیشە بەڵام ئێمە وەکو خاوەن هۆڵ و ڕاهێنەرەکان چەند داواکاریەک هەبوو ئەگەر بێت و ئەم فترەی خوا نەخواستە زیاتر بخایەنێت با لەبەر چاو بگیرێت لەوانە ئەگەر بکرێت کاتێک دیاری بکرێ بۆ کردنەوەی هۆڵەکان بەس ئەوەش کاتەکە دیاری نییە وەکو جەنابی قایمقامیش پێیوتین ئیشەڵڵا ئەگەر لەم چەند ڕۆژەیە لەم 2 هەفتەیە لەم ماوەیە هیچ ئاڕازێک نەبوو لە بڵاوبوونەوەیە ئێمە ئەتوانین جارێکە دانیشتین لەگەڵ یانە و ڕێنمایی تەندروستی دابنرێت بە پێ ڕێنمایە تەندروستیەکان لەو حاڵەتەوە خاڵێکی تریشمان هەبوو ئەوە بوو کە خاوەن مڵکەکان ئەگەر بکرێم خاوەن مڵکانە پارەی مانگانە لەم خاوەن هۆڵانە نەسەن کە زۆربیان پارێکی زۆرە ملیۆن 2 ملیۆن 5 ملیۆن تا 10 ملیۆنی ژەڕوات لەبەرەوە ئەمە لەبەر بەرژەوەندی گشتیە ئەوانیش بێکار و کاسبیە بندانیشن با خاوەن مڵکەکانیش پارەی ئەو فتریان لێ نەسەنن. هەمومان کۆکی لەسەرەوەی کە نایڵی بڵاوبێتەوە نایکەیتەوە لە بەسەکەمان